بەنامی خوددا سڵاو قوتابیانی عزیز و خۆشەویست بەخێر بێنەوە بۆ ڕوونکردنەوەی پرسیارێکی دیکەی ویزاری بەندی هەشتم کەرتی چوارەمە یەکێکە لەو کەرتانەی کە ئەمیش 100% پرسیارێکی ویزاری ئەو ساڵی لێ دێتەوە باسی کۆدەکانی لەشمان دەکا بۆ دروستکردنی پرۆتین بۆ ماوە پەڕلە ئەڵێ ئەگەر بزانیت زنجیرەی تەواو کرد ئەمە کۆدی یەکەمی پرسیارەکە بۆ ئەم زنجیرەیە کە بمنی داوە داوای چی کردووە زنجیرەی تەواو کرد بووەتە قاڵب بۆ لەبەرگرتنەوە ئەو کۆدی دووەم زنجیری تەواوکەری ئەمە بووەتە قاڵب بۆ لەبەرگرتنەوەی mRNA کام لەم فرەپیپتیدانی خوارەوە بەرهەم دێنێ سەیری خشتەکە ئەەکەم ترشەمینیەکانی بە منی داوە بەڵام لێران نووسراوە چی دژە کۆدۆن ئەوە کۆدی سێمی پرسیارەکە سێ دانە کۆدی بە من داوە بۆی بزانم ئەم زنجیرەی بە منی داوە ثایمین ئەدینی ثایمین دەبێ بیکەمەوە بە قاڵبی بەرامبەرەکەی خۆی لە DNA بەرامبەر بە ثایمین ئەدینین بەرامبەر ئەدینین ثایمین بەرامبەر بە ثایمین ئەدینین پاشیوێ ئەو خوتوی یەکەم ئەچمە لای خوتوی دووەم ئەبێ بیکەمە mRNA لە بەرگرتنەوەی بۆ بکەم بەرامبەر بە ئەدینین یوراسیلە بەرامبەر بە ثایمین ئەدینینە بەرامبەر بە ئەدینین یوراسیلە ئەچمە لای کۆدی سێمی پرسیارەکە بەرامبەر بە یوراسیل بۆ دژە کۆدۆن tRNA بەرامبەر بە یوراسیل ئەڵێم ئەدینین بەرامبەر بە ئەدینین ئەڵێم یوراسیل بەرامبەر بە یوراسیل دووبارە ئەڵێم ئەدینین ئێستا من ئەتوانم بڵێم AUA لە خشتەکەی سەیریکەم کام جۆری ترشەمینیەکەی دیاری کردووە AUA سەیرەکەم تایرۆسینە کەواتە دێم هەڵبژاردنەکان ABCD کامیان تایرۆسینی تایە C و D کەواتە جاری ڕاستەوخۆ AUB کانسڵەکەم غەڵەتە هەڵبژاردنەکەم ئەوتە مابینی C و D ئەچمە لای دووەمدانە نووسراوە چی CAA دەکاتە GTT ئەوە لە DNA زنجیری بەرامبەری GTT بیکەمە mRNA دەکاتە CAA بیکەمە tRNA دەکاتە GUU وەرە بزانە GUU کامەیەکە لێرەدا هەمانە گلوتامینە GUU کامەیانە گلوتامینە ئەوە جارێ تایرۆسینەوەش گلوتامین پاشیوی چیمانەیە ئەچمە لای سێم TCT ئەکاتە چی دێمە ئێرە نووسم TCT دەکاتە AGA بیکە mRNA UCU بیکەوە بە tRNA AGA وەرە سێری AGA کە ئەوەتە سیرینەوانە سێری هەڵبژاردننی ستیدیت یەکەم سێم دانە سیرینە لێرا هیستیدینە ئەوە غەڵەتە کەواتە وەڵامی ڕاست و دروست من لێرا چیم بۆ دەرەچێت دی بەم شێوەش هاتینە ڕووکردنی پرسیاری ویزاری و جارەشمان تا پرسیارێکی تر بەخواتان نەسپێرم بە هیوای باشترین سوود بۆ ئێوەی ئازیز